بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. من دکتۆر بەکر قادر لێکۆڵەری دادوەری و مامۆستای زانکۆ لە پۆدکاستی چیرۆکەکانی دادگا لە تۆڕی میدیای ڕوودا و لەگەڵتانین لە ئەڵلقەیەکی دیکە. خۆشەویستان و بەڕێزان هەڵدانەوەی یادەوەری و ڕووداوە ڕاستەقینەکانی پێشدادگا دەخەینە ڕوو بە ئێوەی خۆشەویست و بەڕێز لەگەڵ ئەوەشە کە باسی دەکەین ئازار بەخشە بەڵام ئینشاءالله ببتەمایەی پند و سوود وەرگرتن بۆ ئێوەی خۆشەویست و زێدە ئازیز. خۆشەویستان و بەڕێزان لە ئەڵلقەی ئەوڕۆ باسی چەند نێرێک دەکەین. بەڕاستی باسی چەند نێرێک دەکەین چونکە بەڕاستی وشەی پیا و زۆر پێم ناخۆشە، ئەزیەت دەخۆم بۆ هەندێک کەس کە لە کۆمەڵگەی کوردەواری گوناها پێی بوو پیا و چەند نێرێک باز دەکەم. بەڕاستی نێری دڕندا، چەند نێرێکی دڕندا کە زۆر زۆر مەترسیدارن لە ناو کۆمەڵگەدا. بەڕاستی پێویستە قسەی لەسەر بکرێ، پێویستە کۆڕ و سیمیناری لەسەر بگیرێ. من ئینشاءالله لە ئەڵلقەیەکە بە درێژی باسی چارەسەری ئەو بابەتانە دەکەم. خۆم هەندێک لێکدانەوەم بۆ بابەتانە هەن. ئەو پیرە نێرە دڕندانە یان ئەو نێرە دڕندانە خەلەلەکە و نەخۆشیەکانیان چییە، بۆ وا دەکەن کە بەڕاستی کارەساتە لە ناو کۆمەڵگەیەکی عێراقی با بەگشتی برین، چونکە بەشێکیان خەڵکی دەرەوەی هەرێم بوون، بەشێکیان لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بوون. بەگشتی ئێمە لە عێراق دەژین بە بڵین کۆمەڵگەی عێراقیدا. دەبێت ئەوە چارەسەر بکرێتن ئەو دیاردا نەشاز و مەترسیدارانە کە زۆر زۆر ناخۆش. خۆشەویستان، لە ناو کۆمەڵگەی عێراقی خزمەتی و نزیکی و هات و چۆ ئەوانە بەڕاستی زۆر زۆر دیاردەیە کە کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی خزم دۆستە، یعنی لەگەڵ یەکە تێکەڵە هات و چۆ. بەڵام بەداخەوە ئێستا ئەو کارە ساتانەی ئەوڕۆ ڕوودەدا هەمووی خستیتە ژێر پرسیار. هەتا وای لێ هاتیە خزم هەڵوێستە لە خزم دەکا، نزیکترین کەس هەڵوێستە دەکا، ئاویش بەهۆی ڕفتاری ئەو پیرە نێرانیان، ئەو نێرانەی کە ئەو تەسەڕفە ناشرن و ڕفتارە بەدخوانە دەکەن لە ناو کۆمەڵگەدا. خۆشەویستان و بەڕێزان، ڕووداوێک هەیە بەڕاستی کە باسی دەکەین، زۆر زۆر ناخۆشە، دێتەوە بیرم. بەرامبەر بەچێ پیرە نێرێکی دڕندا، بەڕاستی بەرامبەر بە منداڵێکی کەمتر لە 6 ساڵ کە ئەنجامی دابوو کارە ساتێکی زۆر زۆر ناخۆش، زۆر ئازار بەخش. ئێستا ژیمەنەکەم دێتەوە بەرچاو، ینی لە بەرچاو من نابیتم قەت. بەڕاستی خوا دەرحەقی ئەوانە باسییان دەکا، دەفەرمووی ئولائیکە هم کەلئەنعامی بەل هم ئەضەل، نەکرد جانەوەر، چونکە بەڕاستی باسی جانەوەری دڕندە دەکەین، نەک جانەوەرە، نەکە دڕندەنین. خوا باسی ئەو جۆرە کەسانە بزەبت ئەو سفەتانە لە ئەو وێنانە باسی ئەوانەیە، نەکرد جانەوەری دڕندە، بەل هم ئەضەل، چوونە ژێرەوەش، ژێرەوە ڕێک ئەوە بوو، ڕێک ئەو ئاەتەی خوام لەوانە بەدی کردیانە. بەڕاستی دوو ولاژ زاوە ئەوانن کە خوشکەکانیان دوو پیاون، دوو زاوان هاوسەرەکانیان خوشکن، ئەوە پێ دەورترێت ولاژ زاوە. لە بادێنی پێدەرن هاڤلنگ، ینی کۆمەڵە واتا و مانای هەیە. هەردووچیان خەرچی دەرەوەی هەرێم بوون. بەڕاستی یەکەشیان لە شاری هەولێر دەژێ، ئەوی دیکەشیان لە شاری مووسڵ. دیارە هاتو چۆ بین خۆشیان زۆر زۆر بوو، ناوە داتنا هەولێر، لەگەڵ یەکتر دەژیان و دەمانەوە بە چەند شەو ڕۆژ و سەردان و پیاسە و دەچوونە گەشت و گوزار بەیەکەوە، چکە خزمی یەکن. بەڕاستی هەتا خێزانەکانیشیان وەکو بڵێن دەستنێژیان لە یەکتر ناشکێ، بۆ یەکتر ناشێن بە مۆقەت، یعنی ئەگەر هاوسەری یەکتر بن تا هاوسەرەکەی نەمری، ئەوە لە ڕووی شەڕ. پاشان ئەو دوو هاوسەرەی ئەوەی مووسڵ هاتبوو سەردانی ئەوەی هەولێری کردبوو، چەند ڕۆژ لێرە مابوونەوە، خزمەتیان کردبوون، بەیەکەوە بوون، سەردان و سەفرایان کردبوو. پاشان وتبیان ئێمە دەڕۆینەوە، دەچینەوە. دیارە ئەوەی مووسڵ، ئەو زاوای ئەو کوڕی مووسڵ منداڵێکیان هەبوو، تەمەنی تقریبان کچێک بوو، لە 6 ساڵ کەمتر و 5 ساڵ شتێک دەبوو، لەو بینانە بوو. ئەویش ولاژ زاواکەی کەش هەمان کچی هەبوو، دیارە هاوشان و هاوتەمەنی یەکتر بوونە.
کچەکە دیارە پێداگەری کردبوو زۆر جارەوەی منداڵ وا دەکات پێداگری دەکات نا با بمینێمەوە چەند شەوی دیکەش و دوایە دێمەوە نازان حەزی لێبوو بمینێتەوە ئەوانش بتویان دەیاڵە بمینێ و قاوی لە با لەگەڵ فلانکە منداڵ با خۆی پێکەوە یاری بکەن و بمینێنەوە دوای بە خۆمان دەهێنینەوە خەمتان نەبی دوای خۆمان ئینشاڵڵا لەگەڵ خۆمان دەهێنینەوە خەمتان نەبی زۆر باش ئەوانش ماڵی پلچی خۆیتی دەکا ماڵی پلچی زۆر زۆر بەدڵخۆشی بەجیان هێشت بوو دوایە پاش چەند ڕۆژی دیکە بۆمان بژارنەوە بەڵام نازانن لەناو ئەو ماڵەی درڕندەیەک هەیە کە زۆر مەترسیدارە کارەکەمی لە شێوێنی ئەو هەموو خزم دۆستیە و ئەو هەموو سەردان و خزمەت و کارەی هەمووی جارانی سفر دەکاتەوە هەمووی بەڕاستی تێک دەدا پیرە درڕندەیەکە ئەو زاوایی هەولێر ئەو کوڕی هەولێر پیرەبابێکی هەبوو 170 ساڵ پیرەبابێکی 170 ساڵ یعنی تۆ ئەگەر نەخۆشی دەرونویت نییە کێشەت نییە ئابزانە ناخی ئەو ناخ بۆ گەنانە ئەگەر بە تەمەنیشدا بچن هەر درڕندەن ئەوە هەر لە گەنجاتیەوە ئەو خووە خراپەی لەگەڵ مایە تا پیرش بیتن بەڕاستی بەداخەوە زۆر کارەسات دیارە بزانە ینی نەفسی ئینسان نەفست بۆ ئەو منداڵە بچی ئەخە منداڵێکی 5 ساڵ 6 ساڵ ئەخە وەڵڵەهی ئەوە نییە هیچ شتێک نازانی تۆ نەفست بۆ ئەو منداڵە بچی ئەخە منداڵی ئەوە نییە تۆ نەفست بۆ بچی بەڵام ئینسانی نەخۆش و ئینسانی دەغەڵ ینی جنسی بۆ هەموو شتێک دەچیتن بەڕاستی ئەخوا دەفەرمو ئەوەنە لەژێر جانەوەرە درڕندەکانیش بانجی ئەو منداڵی کردو گوتووی گلاسێک بەرداخێک ئاوم دێ منداڵەکەش بەرداخێک ئای بۆ بردبوو دیار و بەدەرفەتی زانێ بوو دەوروبەری چۆل بوو منداڵەکەی گرتبوو بە جەستەی خۆی داهینا بوو خستبێ سەر جەستەی خۆی و ئەندامی نێرینەی خۆی و دەستی بە جەستەی منداڵەکە داهینا و وەکو بڵێن نامەوێت زیاتر لەوە ڕوونی کەم بەڕاستی کاری زۆر نەشیاوی کردبوو لەگەڵی بەو تەمەنە قەدەرەن دیارە پلچی منداڵەکە دەکا خوشتی ئەو ئافرەتەی ئەو لای بەسەردا دەچی تەمەشا دەکا ئەو پیرە درڕندەیەوە خەریکە لەگەڵ ئەو منداڵەیە کاری نەشیاو دەکا یەکسەر لە هاواری کردبوو تۆستەکەی و لۆ دەکەی عیب ناکەی شەرم ناکەی شەکە گەورە بوو یەکسەر چی کردبوو هەڵسا بوو بۆ ئەوەی عیبدار نەبن مێردەکەی ئاگادار کرد فەرموو ئەوە چی لەگەر ئەو منداڵە کرد ئەو منداڵە ئەمانەتە لە لایمە ئەوە ئەمە چ جوابی خۆمان بدەینەوە چ ڕیسواییەکە شەرمەزاریە ئەو پیرە بابەیت و بزانە چی کرد گوتی چی کردێ فەرموو وەرە تەمەشا بکرد ئەو کارە ساتێک خۆڵقاندی بەڕاستی ناخۆش زۆر ناخۆش اینجا بۆ ئەوەی ئەو عیبەیە ئاشکرا بیتن زۆر شەرمەزاریە نازانن چ بڵێن گەلە عیبە بەڕاستی بڵێن چی هەڵسابوون منداڵەکان دانابوو تیانگەیاندبوو وتوبیان ئەو قسەیە مەکە ئەو شتێک بوو با پیرەگەمەی لەگەڵ کردی ینی وستوبیانەوە منداڵە قەنەعات پێبینن بەڵام منداڵی ئەوڕۆ بەداخەوە ینی بڕواتان هەبێ ڕاستە 5 ساڵە 6 ساڵە بەس تا ئەندازەیەک لە کۆمەڵک شت پێگەیە ینی سۆشیال میدیا و چاوکرانەوەی وەکو منداڵی پێشتر نییە شت نەزانی زۆر شت دەزانی وڵی منداڵی وهاتیە 5 ساڵە قسە لۆ دەکا هەموو شتێک باز دەکات واللهی قسەی وا دەکا لەوانەیە لە تەمەنی 17 و 18 ساڵی نەتوانێت قسانە بکات هەر شتێک باز دەکات نازانم سەیرە بەڕاستی منداڵ پێگەی ئێستا گوتی باسە قسە ناکەم زۆر باش پاش ماوەیەکی دیکە چەند ڕۆژی دیکە مابوونەوە هەر دەبا ئەو ڕۆژی ئەو منداڵیان ببردابێ بەڵام بۆ دەرونی منداڵەکە وستبیان هەوڵ بدەن ئەو ڕووداوە ناخۆشە لە بیر منداڵەکە ببنەوە بۆ ئەو منداڵە جارشکە ئەو شتێ باز نەکاتن چکە منداڵە بەڕاستی لە یادەوەریەکانی منداڵی زەینی منداڵی ناستە دەرێ ئەو ڕفتارەیە باسی دەکا بۆ وستبیان هەر چەند ڕۆژکەش بیهێلنەوە و وەکو بڵێن غافلێنن و لەگەڵی بن و پیاسەی پێ بکەن ئەو شتان لەبیر بستەوە بەڵام کار لەوە زیاتر خراتر پیرە درڕندەی پیرە پیا و پیرە ببوورە بە نەڵێن پیا و پیرە نێر ئەو پیرەنێرە بەوە نەوەستا زیاتر بزانە چی لە خولیا و مێشکی زیاتر دەخولێتەوە جارە کارە ساتێکی تر لە مێشکی دەخولێتەوە ئەوش بریتی بوو لەوەی کە ئەو جارە چ بکات ئەو جارە هەڵسا بوو دیارە حوزێکی ئاو هەبوو هاوینەوە بوو منداڵەکان لێوە گەمایان دەکرد لە ناو حوزەکە
ئەو کسەش بە هەمان شێوە لەناو ئەو حەوزەیە گەمەی دەکرد هەڵسا بوو چی کردبوو هەڵسا بوو یەکسەر ملی مندارەکەی گرتە بوو خستبیە ناو ئەو دیسانستی بیخنچێنیت ویستی بووی بۆ شوم بزرکردنی ئەو تاوانە قێزەوەنە چ بکا باشە یەکسەر ملی مندارەکەی گرتە بوو لە ناو ئاوی نابوو دیسان دووبارە وەکو فریاد ڕست پلکی بەسەردا چوو بوو مندارەکەی لە بەردەست ڕزگار یعنی لە ئان و ساتی خنکانە بوو هاواریان کرده بوو منداڵەکانی دیکە قیژان دەبیان بەسەردا چوو بوو دیسان دووبارە هەمان کارە ساتی دووبارە کردەوە بەداخەوە بەڕاستی ئەو جارە منداڵەکەیان بردبووە وسام دەنجەمەکەەوە گەمەی لەگەڵ کردی سان دووبارە خافڵان دەبیان کاتێەوە منداڵیان بردبووە تەمەشایان کردبوو داچی عادەتەن دایک ئەم زۆر زار من لە کاتی لێکۆڵنەوە شاباسیەوە دەکەم دەڵم دایک سندوقی ڕەشە کوتارە سندوقەکی ڕەشی هەیە هەموو ئەسرار و نهێنیەکانی تێدا تۆمار دەکرێت داکیش وایە بەڕاستی دایک ئەو دایکەی کە بەڕاستی دایک وێ ها بە لەگەڵ ئەو دایکانەمە نەک ئەو داڵکە ئەو دایکێک کە ئاگای لە منداڵەکانی نەبی تەقەی سەری بەر خەریکی خۆی بیتن دیارە تەمەشای منداڵەکەی کردێ منداڵەکەی شەوان لە خەوە ڕادەپەڕی دەترسێ منداڵەکەی ڕنگ و ڕووی وەکو پێویست نییە منداڵەکەی هەر دادەمینێت ترسایە چونکە منداڵە بەڕاستی زۆر ترسایە اینجاوان شەواش دەیبەنە دکتۆری پیشانی دکتۆری دەدەن و ئەوانە دەکەن دوایەوە شەواش قسەی لەگەڵ دەکەن منداڵەکە دەڵێ وەڵاوە ڕووداوەکە ئاوا بوو ئەو پیرە پیاوە ئاوای بەسەرهینام و ئەو پیرە نێرە دڕندەیە ئاوای بەسەرهینام و ئەو کێشەیە ڕاتەن هەبی ئەو منداڵەیە وای بەسەر هاتبوو دەم و چاوی لێ دەترسایی واللهی نەک هەر ڕچی لە پیرە نێرەکە دەبەوە هەر ئەوەی بەناوی پیاو باە وەکو نێر بای ڕچ لێ دەبەوە هەتا بەرامبەر منشیانی بڕاتەبی دەیگۆ دژمنی منە دەیگۆ بیانی گەورەترین کارەساتم بەسەرهێنا هەر تەمەشای دەکردم زۆر بە چاوێکی زۆر خراپ زۆر بە دڕندەی زۆر بە ناشرینی وتمەوە چییە گوتیان ئەوە هەرچی پیاوێک ببینێتن هەرچی نێرێک ببینێتن بەو شێوازە تەمەشای دەکات توش حاڵەتی نفسی ببوو بڕاتەبی هەرچی هەوڵماندا قسە بکاتن یەک قسەی نەکرد داشی گوتی مامەستا دەزانی چییە گوتم چییە گوتی تا تۆ نەچێ دەرێ یەک قسە ناکات چونکە بەڕاستی ناتوانانی زاری ناجوولێنیت ئەوەندە ترسایە بەرامبەر بە پیاوان ڕێک من چوومە دەرێ هەرچی قسە بوو کردی هەرچی لێدوان هەبوو هەموو ڕووداوەکەی باس کرد و جێڕایەوە زۆر بەداخەوە بەڕاستی ئەو یەک لە کارە ساتبارەکان بوو یەک لە دیاردا ناشیرن و نەشازەکان بوو زۆر ناخۆش بوو زۆر ئازار بەخش بوو بینی نێوان ئەو دوو خزما ئەو دوو لاژزاوایە تێک چوو لەسەر ئەو پیرە نێرەیە بەڕاستی بەداخەوە ئەوانە جێگەی ئەوەن هەڵبواسرێن ئەوانە بەڕاستی ڕسوا بکرێن ببنە پەندی زەمانە بۆ ئەوەی نەبنەمایی ئەوەی کە خزماتی شەرمەزار بکەن دەڵەن حاتەمی تائی پیاوێکی زۆر سەخی بووە زۆر پیاوێک و مەشهورە لەناو عەرەبا لەناو هەمووە کەسێکە زۆر سەخی بووە دەڵە جارێکی بەخۆی و ئەسپەکەی دەڕۆی لە پڕێکە کەسێکی دیت بە پێیان دەڕۆی ئەوش زژی پێسوتاوە وەکو بڵێن بەزەی پێهاتە گوتی وەرە لە پشتم سوار بە ڕێیەکە دوورە پێکەوە سواری ئەسپەکە بوون و ڕۆیشتن و دوای دیارە ئەسپەکەماندی بوو گوتی با بە نۆرە هەر جارێکمان سواری ئەسپەکە بین دوای هەردیەکە بە نۆرە سواری ئەسپەکە دەبوون نۆرەی ئەو پیاوە بوو ئەو ڕۆی بوارە بوو لە ڕێیەکە لەگەڵی بوو سواری ئەسپەکە بوو کاتێ بە دەرفەتی زانی ئەو پیاوە یەکسەر شەقەشی لە بنزجی ئەسپەکەدا و ڕای کرد دوور کەوتەوە ئەسپەکەی برد حاتەمیش بەڕاستی قسەیەکی کرد زۆر مەشهورە بۆیە پێم خۆشە لەرەدا بۆ خۆشەویستان و بەڕێزان بیڵێم بانجی کابرای کرد گوتی کاکە ڕاوەستە مەڕۆ هەرمێ ئەو ئەسپە پێشکەش بە تووبی من حاتەمم هەم کە زەمن دەناسی سەخاوەتم مەشهورم پێشکەش بە توو بەس یەک ئامۆژگاریت دەکەن گوتی چییە گوتی ئەو نهێنەی بینی خۆم خۆلەکن کەس باس مەکە ئەو نهێنەی بشارەوە گوتی لۆ گوتی لەبەر ئەوەی بە خەڵک پیاوەتی لە دەست نەدا خێر و چاکەی لە دەست نەدا چونکە بەهۆی ئەو دیمەنیت و ئەگەر لە لای خەڵک باز بکەی خەڵک متمانەی نامینێ بەداخەوە ئەو پیرەنێرەش متمانەی لە نێوان خزمان ناشرین کردێ بەڕاستی زۆر بەداخەوە یەکێتتر لە ڕووداوە ناخۆشەکان بەڕاستی ئەویش پیاوێک بوو کە کارەساتە بەڕاستی کارەسات بار
ئەویش بە هەمان شێوە بەرامبەر بە منداڵێکی 5 ساڵان بەرامبەر بە چێ منداڵێکە بەڕاستی بەداخەوە ئەویش هەر لە دەرەوەی هەرێم بوون مێردەکەی ئەو ئافرەتە مێردەکەی بە لە شەڕی داعش لە ناوچوو بوو کوژرا بوو سەری هەڵگرت بوو هات بۆ ئێرە لە شاری هەولێر بژی ئافرەتەکی داغداران و ناخ ماندی دیارە لێرە خانێکی گرت بوو بە سەزمانەی دەژیا ڕۆژێکیان مامەکەی هات بۆ لای سەردانی کردبوون کە سەردانی کردبوون قەدەرەن مامەکەی شەو دەرچوو بوو چوو بوو پاکات و جگارە و شتوا بکڕێتن منداڵەکەش بە دوای مامیدا چوو بوو لە ماڵەوە وایان زانی ئەو منداڵە لەگەڵ مامی چووە عنیوان زانی بوو مامیشی بێ ئاگا مام بە تەنها چوو بوو شەوە کاتێکە مامەکە دەگەڕێتەوە داشی دەڵێ ئەدی کا فلانکە منداڵ کچێکە گوتی کا لەگەر من نەبوو من لەگەڵ خۆم نەبردیە گوتی ئەی لەگەت تو نەبوو چۆن لەگەت تو نەبوو لەگەت تو مامەزانی لەگەڵ تو گوت ناوەڵ لەگەڵ من نییە ئەم ئاگام لێ نییە من چون پاکاتم کڕی و هاتمۆ لەو دوکانەی و اینجا بەڕاستی پەشۆکاو بوون مشەوەش بوون هەفسان بە دوای منداڵەکەدا بگەڕێن واللهی باسی کرد یعنی مقدارێکی زۆر کەم وتی لەوانەیە چارێگەک دەدەقا لەو مقدارە نەبوو وتی گەڕاین بە دوای منداڵەکەمان بزانین دەچێت چۆ منداڵەیە واللهی دیارە تەنیش ماڵیان باخچەیەک بۆ حەدیقەیەک بووە گوتی تیتمان منداڵەکەمە لە ناو باخچەیەکە کەوتبوو ئەتوەرە بە دەدەقە چارێگەک وتی کەوتبوو ئەو منداڵەمان کەوتبوو بڕواتەبی زۆر زۆر بەداخەوە کە قسە دەکەم زۆر ناخۆش بوو چکەم خۆم دیمەنەکەشم خۆشم دیتم بەڕاستی زۆر ناخەژێ بوو دیتم خوێن بە جەستەی ئەو منداڵە و لاقیدا دێتە خوار زۆر زۆر وەرە تۆ یعنی کۆسی ئەو داخە و ناخەی کە تۆ اینجا ئەو منداڵش تووشی دڕندەیەکی نێر ببوو بەداخەوە دڕندەیەکی نێر ببوو لە لەحزەیەکە بە چەند دەقەیەکە ئەو منداڵی وێران کرد بوو وێران واللهی منداڵ ئاخە منداڵ چ منداڵێک منداڵێک ئاگا لە هیچ نەبوو منداڵێکی گچکەی 5 ساڵ زیاتر لەو تەمەنانە ئەخە تۆ زەوق و سەلیقەت چۆن بۆ ئەو منداڵە دەچی ئەوە بەڕاستی کارەسات و نەخۆش ئەوجە منداڵەکە هاتە پێشە من ڕاتەبی کە تەمەشام دەکرد داکەکەی دەگریا بۆ منداڵەکەی ئەنجا ئێمەش راپۆرتی پزیشکی عادەتەن ئەو ڕووداوانە هەر ڕووداوێک لە بەتایبەت لە کچ ڕوودەداتن ئێمە دەکەین یەکسەر جارێ دەینێرین بۆ پشکنین منداڵەکەمان نار بۆ پشکنین چاوەڕێی وەڵامی پشکنینمان دەکرد بزانین خۆزگا خوا بکاتن ئەو منداڵە سەلامت بوو بیتن ئەزیەتی پێ نەگەیشتی بیتن عیبدار نەبوو بیتن چاوەڕێی ئەومان دەکرد اینجا منداڵەیە بەڕاستی ئێستا دیمەنەکەم لەبەر چاوە ینی ناستڕێتەوە ئەو منداڵەوەندە بێ ئاگا بوو خەریکی کەلوپەلەکانی بەرمێزیم بگەمەی دەکرد ئەمە قسەمان دەکرد ئەمە ناخمان گڕی گرتبوو وەکو لێکۆلار بەڕاستی ئێمە وەکو لێکۆلەر جاروێ داخدان دەبی داغدار بەڕاستی ئەو ڕووداوە ناخۆشانە دەبینین کارە سات بارە هەموو جار بۆیە ئەوەی دادوەرە ئەوەی لێکۆلەرە تەمەشای سەر و شکری دەکەی هەمووی ینی ئاساری پێکەنین و خۆشی لە دەم و چاوی دیارێن چکە لەگەڵ ڕووداوە ناخۆشانە دەش بە شەری ئینسانی کارت تێدەکا چاوەڕێی ئەومان دەکرد جوابەکەمان بۆ بێتەوە منداڵەکە دیاری بە کەلوپەلەکانی بەردەم دەکرد ئاگا بێ ئاگا لە هیچ خەیاڵێکە لە دنیای منداڵی خۆیدا بوو ئارە وەڵڵا لە کاتێکە راپۆرتەکە هاتەوە تەمەشامان کرد نووسرا بوو ئەو منداڵە پەردەی کچێنی لەدەستداوە بەڕاستی خەبەرێکی ناخۆش داکەکە یەکسەر لە قیژەی گریانیدا و هاواری دەکرد ئێستاش زام و هاواری ئەو ئافرەتەیە لە ناخما بەڕاستی کارە ساتی نایتەوە هەر بەبیرم دێتەوە اینجا هاواری دەکرد یعنی برینی یەکەمی کوڕن سارەژ نەبوو برینی دومی شاتەز باشە من چ بکەم چ لەو منداڵی بکەم چ جوابی خوا بدەمەوە چ جوابی خەڵک بدەمەوە چ جوابی دەوروبەر بدەمەوە من نەمتوانی ئەو منداڵە بە جوانی پەروەردەکەم ئەمانەتەکە بە جوانی بگەنمە شوێنی جێگەی خۆی بێ ئاگا لەوەی دڕندەی وا هەیە لە ناو کۆمەڵگەی کوردەواری لە ناو کۆمەڵگەی عێراقیدا لە ئان و ساتێکە چونکە بەڕاستی ناتوانین بڵێن کوردەواری لەوانەیە کەسێکی دڕندە بیتن لە جنسی خۆیان و لە شێوە و قەومیەتی خۆیانە خەڵکانێک بەداخۆ زۆر هاتە ئەو وڵاتی کارە سات بارە هەزار خەڵکی وە هاتیە هەزاران کێشەی لەگەڵ خۆی هینە لەو جۆرە بابەتانە چونکە بەڕاستیەوە جۆرێکن بەڕاستی لە نەخۆشی
لە ئەوانە دەبی چارەسەر بکرێن، ئەوانە عیلاج بکرێن، چونکە ئەوانە بەڕاستی درڕندەنە. ڕووداوێکی زۆر زۆر ناخەژێن و ناخۆش بوو. ڕووداوەشکەش بەڕاستی بۆ خۆشەویستان و بەڕێزانی میدیای ڕوودا و باز دەکەم، ئەویش هەر ئازار بەخشە بەڕاستی، ئەوش یەک لەو بابەتانەیە، چونکە باسەکەمان باسی وەکو بڵێن ئەو پیرەنێرانەیە کە بۆ ئەو منداڵانەی کە زەوقیان بۆ ئەو منداڵان دەچی، ئەویش مامێکە بۆ برازاکەی، ئەوە کارەساتە. یعنی بەڕاستی تۆوەرە تۆ مام. ئێستا ئەمە زۆر جار دەڵێن خزم و کەس و نزیک و ئەو دەرەجەیەک و دووەکان ئەوانە وەکو چەترێکن بۆ خانەوادەکە، لە پاش نەمانی بابە ئەوانە چەترن، بەڵام بڕۆ ئەوە چە درڕندەیەکی لە ناخیدا شاردیتەوە. مامێکە منداڵێکی 5-6 ساڵان 6 ساڵان 6 ساڵان و ئەوانە بەچووکە لە مەکتەب بۆ لێ 6 ساڵان بوو، دەڵێم 6 ساڵان چونکە ڕووداوەکە لە مەکتەب ئاشکرا بوو، دەوری 6 ساڵان دەبوو. دیارە ئەو منداڵە چی ئەو مامە چی کردیە؟ ئەو مامەیە منداڵەکەی برازایەکەی خۆی بان کردیە، هەستا چی لۆ باس لێدایە، هەرچی ڤیدیۆی ڕووتی بۆ لێدایە پێی پیشاندا وەرتەمەشایەوەی کە وەرتەمەشایەوە وەرەوە ببینە هابزانە ئەوە چەند خۆشاوە چەند نازانم چی ئەو بابەتانە زەوق و ئەوەی ئەو منداڵی وروژان ڕۆژانە ئەو منداڵی فێرە ئەو بابەتە کرد. باش ئەنی وەرە تۆ بیر لەستەکەیتەوە مام بەرامبەر بە برازاکەی من فێرە چ بکاتن ئەو ڤیدیۆانی لێدات. باش ئەوە لەو سەرێ فێرە ئەو بابەتەی کردبوو هەر بۆ ژنەوەستا هەڵسا بوو. دوو لە ڕۆی بینەران و بیسەرانی میدیای ڕوودا و ئێمە زۆر دەبێت ڕاشکاوانە قسە بکەین، چونکە بەڕاستی ئێمە لێکۆلەرین، ناکرێ هەندەشت هەیە نەیڵێن ئەو شتانە هەن لە پشتەوە لە کۆمیەوە چوو بۆ لای ئەو منداڵی، لە کۆمیەوە چوو بۆ لای ئەو کرداری لەگەڵ ئەو برازای خۆی ئەنجامدا. زۆر زۆر بەداخ زۆر زۆر بەداخ بەڕاستی. اینجا منداڵەیە لەکوێ لە قوتابخانە دیستی بێنە منداڵە زۆر خراپ دەڕوا، ڕۆیشتنەکانی خراپە، جەمامەستای زیرەک دەست خۆشبی مامەستای زیرەک ئەو کەسانێک کە منداڵەکان وەکو منداڵی خۆت تەمەشا دەکەی پێویستە بەڕاستی لێرە ستایش بکرێ. ئەو مامەستا ئافرەتە دیارە لە ناو منداڵان تەمەشا دەکە، ئەو منداڵە زۆر زۆر بە خراپی دەڕوا کە یاری دەکا، زۆر بە خراپی یاری دەکا. ئەویش یەکسەر وەکو بڵێن فەرامۆشی ناکە. مابزانە خەمخۆری مامەستا چەند مهمە، چەند گرنگە، خۆزگە هەموو مامەستایگاوا بیت. یەکسەر بانجی دەکا، بانجی ئیداری دەکا، دڵەوەرە چ کێشەیەکت هەیە، لاقت دێشی درێناوەڵڵا ئەدی کێشەیەکت هەیە، بۆ خراپ دەڕۆی، بۆ کە گەمە دەکەی لەگە منداڵان بەلاخواری دەڕۆیت و ڕۆشنەکە تەبیعی نییە. دەرێوەڵا ئەوە مامەم منداڵ بەڕاعەتی منداڵ هیچ شتێکی شاراوەی نییە، هەموو شتەکان ئاشکرا دەکە. مامەم فلان ئەوە ڤیدیۆی شتی پێپشاندامەوە وەڵاواشی لەگەڵ من کردیە لا پشتەوە هاتە لام و بە هەموو شتەکانی باس کرد. بەڕاستی ناخەرژێن بوو، زۆر زۆر ناخۆش. اینجا خۆشبەختانە و مامەستا بە ڕێزەیە و کارێک گەورە کردبوو، ئەو کارێگەیان بۆ خانەوادەکەی، پاشانیش ئەلحەمدوللا ئەو درڕندەیە ئەو نێرە درڕندەیە بە ئامانجی خۆی گەیویشت. بەڕاستی دەبی ئەوانە لە سێدارە بدرێن بەداخەوە، بەس بەداخەوە نازانمانی یەک لەو کێشانەمان کە باز دەکەین لە سێدارەدان ئەوە واژوەکەی ینی خێرتان دەگا واژوو بکرێ. این باشە ئەو درڕندەیە بۆ لە سەرزەوی بیت، وەڵڵاهی گوناها و هەناسێ بچێشت، وەڵڵا گوناها بێتە دەرێ پاش 20 ساڵی ڕاستە لە ژۆرێ، بەس وەڵڵاهی ئەوە نییە ئەوە لە ژۆرێ بیتن، ئەوە نییە نانی بدرێتێ، ئەوە نیە خزمەت بکرێ، ئەوانەی ئەوە یەکسەر ئەوە بڕوا لە ناو کۆمەڵگەدا وەکو سەرەتان ببردرێتەوە، چونکە کارەساتن ئەوانە. ئەوە مامێک بی زەوقی بۆ برازاکەی خۆی بڕوە. اینجا لە دان پێدانانەکانشی هەندە قسەی کردێ بەڕاستی ڕووی مەجلیسی نێ باز بکرێت، ناکرێ باز بکرێت. وەڵام من وام نەکردێ بەتەواوی، بەس هەندێک لە بابەتانم کردیە هاتەمەشا بکە بێ شەرمی تۆ وەرە نەخۆشی تەبی نەچێشە تەبی داواکارم لە خوای گەورە کۆمەڵگەمان پارێزرا بکاتن و ئینشاءڵڵا تا ڕوودا و گەلێکی دیکە لە گەڵێکتان دەبین و سپاردەی خوای گەورە بن.